الله جل جلاله لقرآن دیسان باسی پەروەردەی ئافرەتی بۆ کردوین بە دروستی کە چۆن پەروەردەیکەین. یەکەم خاڵکە گرنگە بیزانی لەیسە الذەکەڕ کەلئونثا، بە هیچ شێوەیە تۆ نابێ کچ وەکو کوڕ سەیرکەی، نێر وەکو مێ سەیرکەی لە ئاژەڵەکانیشان. زانانە فەرموون لە ئاژەڵەکانیشان نێر وەکو مێ سەیرکەی حرام و گونەحبارە بی، نەک لە ئینسانەکانە، نەک لە کچ و کوڕە، نەک لە پیا و ژنی مسڵمانە، وەکو یەک نین. لە ئیسلامە یەکسانی بەینی ژن و پیا و نییە، وەکو یەک بن، یەکسان بن بە یەک شتی وانە، بەڵکو عەدل هەیە، ئەبێ عەدالەت هەبێ لە بەینی ژن و پیاوە، نەک یەکسانی. یعنی چی؟ یعنی پیا و ئەرک و مافی خۆی، ژنیش ئەرک و مافی خۆی. ئەمە نییە ئەم ئەرک و مافەکەی چیە ئەوژەوەی هەبێ، شتی وانە نێر وەکو مێ نییە. ئەوە بخەنە مێشکتانەوە. غيري أو بمشكتايا كيتواني آياتي الله سبحانه وتعالى فرمي هو الذي خلقكم من نفس واحدة وجعل منها زوجها ليسكن إليها. أفرد لأساسه بوشي خلق كراوه، وشون خلق كراوه؟ جعل منها زوجها. الله جل جلاله فرمي لبياو دروس مان كردوه، لم يردكي خوي دروس مان كردوه، لباوكي خوي دروس مان كردوه، لبرای خۆی دروستمان کردووە. هەر ئافرەتێ شعوری بەوە نەکرد، هەستی بەوە نەکرد ئەو بەشێکە لە باوکی، بەشێکە لە برایی، بەشێکە لە مێردی، شەرەفی ئەوانە، ناموسی ئەوانە، خوێنی ئەوانە، گۆشتی ئەوانە خێریتیانیە و لە ئافرەتایەتی دەرچووە. باشە بووە بە مەخلوقەکەی ڕێکخراوی ژنان، بووە بە فێمینیست کە خۆیان وان ناو لە خۆیانە نێن، ئەوە پێی ناوترێترا ئافرەت، بووە بە مەخلوقەکەی ڕێکخراوی ژنان. تۆ واجبە لەسەر ئافرەت وا پەروەردەکەی کە ئەڵڵا جەلە جەلالوهو پێی وتووی، نەک وا پەروەردەی کەی کە ڕێکخراوەکانی ژنانەیانەوێ. باشە ئەبێ یەکەم شت کە لە ئافرەتا دروستی کەی بە ئافرەتایەتی خۆی ڕازی بێ، خۆی بە بەشێک لە مەحڕەمەکانی بزانێ، باوکی، برای و مێردی. باشە وە کوڕەکەی دواتریش کە کوڕی بوو. ئەنجا چی؟ لیەسکونە ئیلەیها. ئافرەت ئەبێ وا پەروەردەیکەی سوکنابێ بۆ مێردەکەی سبەینێ کە شووی کرد، سوکنابێ بۆ باوکی تا لە ماڵی باوکی هاتی، سوکنابێ بۆ براکانی تا لەگەڵ یاران. خۆگەر وا پەروەردەی نەکەی دیسان تۆ فێمینیستەکە و پەروەردە کردوتەوە. ئافرەتەکەی کە ڕێکخراوەکانی ژنانی کوفر ئەیانەوێ ئەوەت پەروەردە کردوتەوە. باشە ئەم ئافرەتە بێ سوکنابێ، چ کاتێک دەتوانێت سوکنابێ؟ 24 ساعتە لە ماڵ نەبێ، لە دایرە دەوام وەملاولا بێ. کەی سوکنابێ دێ؟ سوکنایەتیەکەی بۆ کێ؟ هێوری و ئارامی بەخشەکەی بۆ کێ؟ بۆ پیاوی خەڵکە، لە دایرە، لە دەوام، بۆ مناڵی خەڵکە. ئێبوو بۆ پیاوی خۆی نەبێ، ئێبوو باوکی خۆی نەبێ، بۆ برای خۆی نەبێ، بۆ لە ماڵەوە بێ و لەگەڵ باوک و برای خۆی هەڵسێ و دانیشە دواکەوتویە، بۆ بڕواتە دەرەوە لەگەڵ نامەحرەم هەڵسێ و دابنیشە پێشکەوتنە. بۆچی؟ یعنی ئەمە کێ وای لێکردن؟ کێ وای لە میلەتە کەرەمە قبوڵکە؟ ئەم میلەتە بۆ قبوڵی کرد، بۆچی و هاوکێشەی ئاوا عەکس کردەوە؟ لەبەرەوەی گوێی نەدا بە کەلامی ئەڵڵا و کەلامی ڕەسوولەکەی هەموویشکان بۆیەوە باجەکێتی.